بابەتە قسە دەکەم لەگەڵ بەڕێز هەندرێن ئەحمەد سکرتێری ئەنجومەنی سندیکای ڕۆژنامەنووسان کە لە هەولێرەوە لەگەڵمە. بەڕێز هەندرێن سپاس کە لەگەڵ کوردستان 24 ئەوەی کە ئەیبینین لایەن هاوڵاتیانەوە بە هەموو چین و توێژەکانەوە بەهانای خەڵکی زیان لێکەوتوی چەمچەماڵەوە هاتوون وەکو ئەرکێکی مرۆیی و نیشتیمانی لێی دەڕوانن، بەڵام ئەرکی میدیای بەرپرسیار و پرۆفشناڵ لە ڕووماڵکردنی ئەم کارە ساتە سروشتیانە و لێکەوتەکانی چییە؟ زۆر سپاس سڵاو ڕێزمەیە. سەبارەت بە ڕووماڵی هەموو ئەو بابەتانی کە لە هەرێمی کوردستان دەکرێت دەبێت لە چوارچێوەی ئەو پانتایە و ئەو ئازادیەی کە هەیە لەو چوارچێوەدا سەری بکرێت. بابەتی ڕووماڵ بەکارهێنانی ڕووماڵەکان بە شێوەیەکی سیاسیانە بە شێوەیەکی حزبیانە لە چوارچێوەی لەن دەرچوون لە ئیتیکی ڕۆژنامەنووسی سێ بابەتی سەرەکی لە خۆ دەگرێت. یەکیان بلبلانەی حزبیە سیاسیە بە دەرەجە یەکەم، جا ناخۆیی و هەرێمایەتی و دەوڵەتیش دەگرێتەوە. هی دووەمیان ئیتیکی ڕۆژنامەنووسی و پرۆفشناڵی کاری ڕاگەیاندنەوە. هی سێمیان مەسەلەی بوونی ناوەندێکی چاودێریە بۆ کارەکانی ڕۆژنامەنووسی. سەبارەت بە مەسەلەی ینی ڕووماڵی کەناڵەکانی میدیا بۆ ڕووداوێکی نەخوازرا و لە هەرێمی کوردستان یان بۆ هەر ڕووداوێکی دیکە کە ڕوودەدات بەداخەوە لە ڕوانگەی تەسچی حزبایەتیەوە سەیر دەکرێت، واتە گوتاری سیاسی گوتاری حزبی دەخرێتە ناو میدیا و بە شکلی میدیایی بەو مانای کار لەسەرەوە ناکرێت. چکەمە بە ئاشکرا واقعی بین کە دەزانین میدیاکان پەیامێکی دیاریکراوی سیاسی خۆیان هەیە و لە ڕگەی گوتارێکی دیاریکراوە کار دەکەن، خیتابێکی ئەلامیان هەیە. ئەم خیتابە ئەلامی لە چوارچێوەی سیاسەتی حیزبەکەیدا ئەو جیهەتی کە پارەی دەدا بۆ دامەزراندنی کەناڵەکە لەو چوارچێوەدا کار دەکەن. بەڵام پێویستمان بەچێ؟ پێویستمان بۆ یەکە ئەم گوتارانەی کە ینی کە لە ڕوانگەی سیاسیەوە سیر دەکرێت لە بەرژەوەندی نیشتیمانی بێت، لە بەرژەوەندی ئاشتی کۆمەڵایەتی بێت، لە بەرژەندی ئەوە بێت کە هەرێمی کوردستان ئەو پێکەوە ژیانەی کە هەیتی پێشێل نەکرێت، لە بەرژەوەندی ئەوە بێت کە هاوڵاتی کوردستانی بێ ئومێد نەکرێ و مەترسی لە دڵدا نەبێ کەم لوبلانی سیاسی ئەگەرێکە بۆ ئەوەی کە تونتر ببێ نەخوا نەخواستە بەرە و شتی خراپتر و تونتر لە نێوان حیزبولانی سیاسی. خاڵی دووەمەوەیە کە پرۆفشنالی ئیتیکی ڕۆژنامەنووسیە فەرموو بەڵێ بۆمبورە پرۆفشنالی ئیتیکی ڕۆژنامەنووسیە زۆر جار کەناڵ دەبینین بە تایبەتی لەو ڕووداوانەی ئەم دوایە کە ڕوویدا لە ئیتیکی ڕۆژنامەنووسی دەچێتە دەرەوە کە ئەمەش پێویستە بە خاڵی یەکەمەوە، چونکە ئێمە هەموو جار داوا دەکەین کەناڵەکانی میدیا سەبەتەی میدیا جێگای ملوولانی سیاسی نەبێت، جێگای ئەوە بێت کە زانیاری بداتە هاوڵاتیانی کوردستان، ڕووماڵی ڕووداوەکان کە بەو پێوەی کە پێویستە کە چکارە ساتێکە چۆن بووە ڕووداوەکان شی بکاتەوە، نەک گوتارێکی ڕاستە و خۆ و زۆر حزبیانە و زۆر سیاسیانە بێت، بەقەدەرەوەی کە هونەرەکانی ڕۆژنامەنووسی و پرۆفشناڵی کاری ڕۆژنامەنووسی تێدا بەکاربێت. هی سێم مەسەلەی چاودێری میدیاییە لە هەرێمی کوردستان. بەداخەوە زۆر لایەن ناوەند هەیە لە هەرێمی کوردستان کە پەیوەستە بە میدیاوە، پەیوەستیان جۆرێک لە جۆرەکان هاتۆتە سەرخەتی ئەوەی کە چاودێری میدیا بکە و داوا لە سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان دەکرێت کە ئەم دەورە بگێڕێت لە کاتێکدا ئەو ناوەندانەی کە هەنا مەسەلە وەزارەتی ڕۆژشنبیریە میدیا و زانیاریە جێگای دیکە ڕێکخراوی دیکەی هەموو ئەوانە چاودێری میدیا دەکەن لە هەرێمی کوردستان. ئێمە سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان کە مەفروضە بە پێی یاسالایانی سەرەکی ئەم بابەتەیە کە ڕۆڵی پێ بدرێت بەوەی کە ئەم دەورە بجێڕێت ڕێنمایی بدات، داوا لە کەناڵەکانی میدیا بکە، ئاگداریان کاتەوە هەژاریان داتێ حتا ڕادەی سزادا. هیچ دەسەڵاتێک بۆ سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان لەم بابەتەدا نییە بە پێی یاسای ڕۆژنامەگەری ژمارە 35 ساڵی 2007 لە هەموارەکانی ئەم دوایە ینی کە ئێستا زۆر جار ڕوو لە سندیکا دەکرێت بەوەی کە پێویستە ئەم ڕۆڵە بجێڕێت ڕێڕەوی میدیا لە هەرێمی کوردستان ڕاست بکاتەوە، بەکارهێنانی چەمکەکان ڕاست بکاتەوە و ڕێنماییام دەیە لە داوا بکات کە هەر کەناڵێک لە ئێحەی ناوخۆیی هەبێ بۆ ئەو کێش و گرفتانەی کە دێنە بەردەم میدیا دووریان بخاتەوە لە بەکارهێنانی ئەو چەمکانی کە سلمی ئەهلی ئاشتەوای کۆمەڵاتی دەخاتە مەترسی، پێکەوەژیان دەخاتە مەترسی، سمبولی نیشتیمانی دەخاتە مەترسیان، قسەی لەسەر دەکا و بێ ئەرزش و بێ قیمەتی دەکات. زۆر جار دەبینین کە لەم بابەتەدا کە پێویستە سندیکا ڕۆڵی هەبێت، سندیکا بەداخەوە بە پێی یاسا ئەم دەسەڵاتی نییە کە چاودێری نە پێشوەختە نە پاژوەختە بکات کە ئەوە بەشێکە لە کێشەکان. لەبەر ئەوەی کە ئێستا دەبینین داوا لە هەموو لایەنەکان دەکەین، کەناڵەکان دەکەین کە یەکەم یعنی پابند بن بە ئیتیکی ڕۆژنامەنووسی، پابند بن بەوەی کە هونەرەکانی ڕۆژنامەنووسی لە میدیاکانیان لە بەکاربێنن،
لە بابەتی ڕووماڵەکان پابند بن بەوەی کە بە هەستی بەرزی نیشتیمانی و مامەڵە لەگەڵ ڕووداوانە بکەن بە هەستی مرۆڤانە مرۆڤ دۆستی ماوەڵە بکەن چونکە گەر لافاوێکمان هەیە ینی کارەساتی قەوماندووە پێویستمان بۆیە کە ئەم بابەتە لە ڕوانگەی مرۆڤی و نیشتیمانی و هەموو ئەو بابەتانێک کە پەیوەستە بە پیشاندانی یەکانگیری و یەک پارتی و یەک هەرێمی و زۆر باشە یەک حکوومەتی و یەک هەستی نیشتیمانیمان هەیە لەم ڕوانگەیەوە لەو چارچەوە سیاست بکەن نەک ببێتە ملبلانی نێوان کەناڵەکانی میدیا لەسەر پرسێکە پەیوەستە بەکاری و نیشتیمانی و پەیوەستە بە هەستی نیشتیمانی. باشە بەڕێز هەندرێن ئەو گوتارە سیاسی کە جەنابەت ئاماژەت پێکرد لە حاڵەتێکی وەکو ئەم چەند ڕۆژەدا کە کەمپین و هەڵمەت بۆ کۆکردنەوەی هاوکاری ڕاگەندراوە چەندین دیمەنی کاریگەرمان بینی کە خەڵک بە هەستێکی نیشتیمانی و نەتەوەیی و مرۆییەوە دێن هاوکاریەکان دەگەێنن بەڵام ئەم دیمەنانە دەشێوێنرێن بە حزبی دەکرێن و کەڵکی لێوەردەگیرێت بۆ کۆمەڵێک مەرامی سیاسی تایبەت ئەمە دەچێتە چ چوارچێوەیەک لە یاسای ڕۆژنامەگەری لە هەرێمی کوردستان و بەرامبەر بەمە دەبێت چی بکرێت؟ باڵە یەکەمیان ئێمە لە هەرێمی کوردستان بڕاستی دەبێت ئەم عقلیەتە دەرباز بکەین کە خەڵکی کوردستان دایما خەڵکی لێقەوما و زوڵم لێکرا و کارە سادبار کراون دەبێت عقلیەتی ئەوە بێت کە ڕووداوێک ڕوویداوە ڕووداوێکی سروشتیە پێویستە کەسایەتی و ینی کەسایەتی نیشتیمانی مرۆڤی کوردستانی بپارێزرێت ئەم کەسایەتە بپارێزرێت شکۆی بپارێزرێت ئەمە دەبێتە ئەساس بۆ ئەوەی کە میدیاکان چۆن ڕووماڵی بابەتەکە و ڕووداوەکە دەکەن لەو حاڵەتێک هەر کێشەیەکی دیکەشدا پێویستە مرۆڤ چەقی ڕووداوەکان بێ مرۆڤی کوردستانی چەقی ڕووماڵەکان بێ لەو حاڵەتانەدا ئێمە دەبێت بە شێوەیەک لە شێوەکان کار بکەین کە بە هەم ینی میدیا لە ئیتیکی ڕۆژنامەنووسی نەچێتە دەرەوە میدیا بەکار نێت بۆ ملبلانی حزبی میدیا بەکار نێت بۆ لە حاڵەتی والە بۆی کە دەکرێت خیتابی سیاسی دیاریکراوی بەڵام ناکرێت بەکارهێنان و شکاندنی یەکتری تێدا بەکاربێت لە کاتێکدا خەڵک پێویستی بە هاوکاریەیە خەڵک پێویستی بەوەیە کە دەرباز بکرێت لە سەرما و سۆڵ خەڵک پێویستی بەوەیە کە ناوەندەکان لێرەش بەڕاستی دیوەکی دیکەشی پێشێلکاری دەبینین جگەل لە خیتابی ئەلامی پێشێلکاریەکەوەی کە زۆر جار ینی لە شاشەی میدیاکانەوە ئەوەندە بە هەست و بە هەستیاری مامەڵی لەگەڵ ناکرێت هەندێک دیمەند نیشان دەدرێت کە ینی بۆچوونی من ئەگەر ینی بۆچنی تایبەتی من ئەوەش جۆرێکە لە پێشێلکاری هەندێک دیمەن هەیە نابێت هەموو دیمەنێک منداڵ مەسەلەن کۆمە کۆبکاتەوە ڕاستە ئەمە بەشێکە لە پەروەەردە بەڵام بۆ مەسەلەگە بچێ ناو یاساکان و ئیتیکە ڕۆژناموسی دەبێ منداڵ بپارێزرێن لە بابەتانە دەبێ هەندێک دیمەن هەیە بپارێزرێ ئیتی کەناڵەکان هەموو شاشەکان ملتەزیم بن پابند بن بە ئیتیکەکانی ڕۆژناموسی بەڵام ئەوەی کە پەیوەستە بە گوتاری میدیایی دژ بە هەڵمەتێک کە بۆ هاوکاریکردنی لێقەوماوانە ئەمە لێرکوانە پێویستە بەرپرسانی ئەم کەناڵانی میدیا باستیاریەوە مامەڵە بکەن و بزانن حتا گەر گوتارێکی حیزبیش بێت بە شێوەیەک دەری بۆ بڕن کە لە گفتوگۆی بەرنمەکانی لە گفتوگۆی بابەتەکانیاندا قسە بکردن نەک کەناڵێکی میدیایی ببێتە بمبورن لە بەکارهێنانی هەندێک چەمک ببێتە بووقێک بۆ ئەوەی کە شەڕی میدیایی لێ بکەوتەوە ئێمەوە خزمەتمان ناکە خزمەتی کوردستانیش ناکات کەواتە جوڵاندنی هەست و سۆزی خەڵک و کەڵکوەرگرتن لە هەست و سۆزی خەڵک لەم حاڵەتە کارەسات بارانەدا ئەچێتە چوارچەوەی پێشێلکردنی یاسای ڕۆژنامەگەری و بەلاڕێدابردننی ئەو ئامانجە سەرەکی کە میدیا هەیەی هەموو ئیستیغلالکردنێکی هەست و سۆز لە هەر ڕووداوێک لە ڕووداوی بۆ نمونە دامی سیارە بێ وەرگەڕان بێ کوشتن بێ کۆمەڵایەتی بێ سیاسی بێ ڕووداوی سروشتی بێ هەموو بەکار ئیستیغلالکردنی هەست و سۆزێک لەلایەن میدیاوە پێشێلکاریەکی زەقی کاری پرۆفشناڵی میدیای و حتا سوودوەرکردنی خراپە لەو پانتایە ئازادی کە لە هەرێمی کوردستانەیە کە میدیاکان دەتوانن هەموو شتێک بڵێن هەموو کاری خۆیان بکەن و یعنی ئەگەر سێری پێشێلکاریەکان بکەین ئەم ساڵکە من بەرپرسی لیژنەی داکۆچی ئازادی ڕۆژناموسی مافی ڕۆژناموسانیشم دیسان بەشێک لەو پێشێلکاریانی کە ڕوویداوە پەیوەستە بەوەی کە کاری پرۆفشناڵی میدیایی نەکراوە بەشێک لە ڕۆژناموسان بەداخەوە
یان گوتاری میدیایی لە کەناڵەکانی میدیا هەندێک میدیا ناکەمووی بە خراپی بەکارات و بۆتە هۆکاری ئەوەی کە پێشیلکاری لە کاری میدیاییدا بکرێت لە بەرامبەر ڕۆژنامەنووسان بکرێت لەبەرەوەمە دایمەن وەکو سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان و لە ڕێنمایەکانمان لە ڕاگەاندنەکەمان لە ئیتیکی ئەو لایحانە و ئەو مانیفێست و ڕاگەاندراوانی کە بڵاوی دەکەینەوە یان بەشدار دەبین لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکانی دیکە داوا دەکەین بەڕێزینە پرۆفیشنالی کاری میدیای ڕاهێنان پێگەیاندنی پەیامنێر نووسەرانی ینی دەستەی نووسەرانی ئەم کەناڵانە نیژڕۆمەکانیان بە شێوێک ئەو چەمکانە بەکاربێنن ئەمە بە دوور بێت لە ئیستیغلالکردنی هەموو هەست و سۆزێک بە دوور بێت لەسەرەوەی کە بابەتی بوون ئەسڵی کاری میدیاییان بێت بەوەی کە هەواڵێکە بە مجاڕێبی بگوازرێتەوە ببێ ئەوەی زیاد و کەمی بۆ بکرێت لەبەرەوە دەبێت میدیای کوردستانی کە ئێستا خاوەن پانتایەکی فراوانە خاوەن کەناڵی گەورەیە ئیمکانیەتی باشە شاشەی باشە لە ئاستی هەرێمی و نێودوڵەتی باش دەچۆتە پێشەوە لە بگاتە ئاستی کارانەشی کاری ڕۆژانەیەکانیشی ئەوە بێت کە هەست و سۆزی کوردستان یان گفتوگۆی نێوان خێزانەکان لە ماڵێک لە بەردەم میدیایەک دانیشتون دوودڵی دروست نەکات هەست و سۆزی استقلال نەکرێت بەوەی چەمکەکان بە شێوازێکە بە دوور بێت لە بە بەرتەسکراوەی گوتاری حزبی بە قەدەرەوەی کە دیوێکی میدیایی بدرێتەوە زانیاری بۆ خەڵکی کوردستان بگوازرێت. زۆر سپاس دەکەم بەڕێز هەندرێن ئەحمەد سکرتێری ئەنجومەنی سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان لە هەولێرەوە لەگەڵم بووی زۆر سپاس.